یەکێک لە پرسیارەکانی کە ئەڵێت هۆکار چییە هەر حەبێک ئەخۆم لە قورگم ئەگیرێ لە کاتێکدا ئاوی زۆر ئەخۆمەوە لەگەڵی جاری وا هەیە ئەوە نە ئەکۆکم لەتی حەبەکە دێتە دەرەوە هەتا بە 4 ساعات ئەکۆکم. طبعا بەنسبەتی حەب لە قورگ وەستان یاخود خواردن لە قورگ کە ئەوەستەیە زۆر جار بە تایبەتی لە نەخۆشە ئەمەوەکو بابەتێکی بڵێ دڵە ڕاوچی لێ دێت بۆ نمونە حەبێک ئەخوات یان بۆ نەپاریۆنان ئەخوات لە قورجی ئەوەستێ بەڵام بەنسبەتی ئەم بەڕێزەوە کاڵێ من زۆر جار وام لێ دێت باشترە پشتینێکی بۆ بکرێ بێت سەردان مامکە بیبینین و بەناوبین بەسا نازۆرێکی بۆ بکەین بۆ قورجی بزانین هیچ کێشەیەکی هەیە هیچ تەسکبوونەوەیەکی لە قورجی ئەم بەڕێزەیە بۆچی ئەم کێشەی هەیە کە دەبێتەوە حەب لە قورجی ئەوەستێ چکە ناتوانین ئاوا یەکسەر پڕی بڵین هۆکارەکە چییە لەبەرەوە باشتر وایە بێتە سەردان مامکە و پشکنی تەواوی بۆ بکەین و ئەو وەختاگەر هیچ هۆکارێکی نەبوو تەنها ئەوە تووشی دڵڕاوچێ بووە لە کاتی حەب بە تایبەتی حەبانی کە قەباریان گەورەیە زۆر جار نەخۆش پێی ناڕەحەتە بۆ قودانی